ساوتان لەبێت بینەرانی کورسان نیوز من ئاڕۆتۆفیق بڵخێم شەوی بەرنامەی پانۆراما پێتان گەیشتینەوە تەوەری ئەم شەومان قسە و باسکردنە لەسەر 4 ساڵی ئایندەی حکومڕانی لە هەرێمی کوردستان و سیاسەت و بەرنامەی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئەو 4 ساڵی حکومڕانیە. هەمومان نەزانین ئێستا بانگەشەی هەڵبژاردننی پارلەمانی کوردستان خولی شەشەم لە هەرێمی کوردستان دەستی پێ کردووە. زۆربەی لایەنە سیاسەکان لەسەر و هەمویانەوە یەکێتی نیشتیمانی کوردستان ئایندە و استراتیژێکی ڕوونی خۆی بەڕاشکاوی بۆ هەموو خەڵکی هەرێمی کوردستان و بۆ سەرجەم لایەنەکانی کوردستان ئاشکرا کردووە کە حکومڕانی داهاتوو لە هەرێمی کوردستان 4 ساڵی گەشت دەبێت، بەڵام بە مەرجێک هەموو خەڵکی کوردستان بەبێ جیاوازی بیرکردنەوە بچنە سەر سندوقەکانی دەنگدان لایەنی ڕاستەقینەی خۆیان هەڵبژێرن کە وەکو سەرۆک باڵ جەلال تاڵەبانیەت ئەڵێت تەنها دوو لایەنی سەرەکی لە هەرێمی کوردستان ئەتوانن حکوم بکەن، ئەویش یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان. هەروەکو خۆی دەڵێ پارتی تاقی کراوەتەوە حکومڕانیشی فاشیلی لە کوردستاندا پەیڕەو کردووە. کاتی ئەوەیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان بڕیار بەدەست بێت بۆ 4 ساڵی ئایندەی حکومڕانی لە هەرێمی کوردستان. ئەم شەو گفتوگۆکەین لەسەر دیدگای یەکێتی نیشتیمانی کوردستان، پەیامی هەڵبژاردننی یەکێتی نیشتیمانی کوردستان، پەیامەکانی سەرۆک باڵ جەلال تاڵەبانی کە ئاراستەی خەڵکی هەرێمی کوردستان و لایەنە سیاسیەکانی ئەکات بە میوانداری خوشکی بەڕێزمان خاتوو بڵێسە جەبار فەرمان ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان کە لە ستۆدیۆ لەگەڵمانە. بەخێر بێ خاتوو بڵێسە. سپاس بۆیەوە. خۆشحاڵین کە لە نزیکەوە لەگەڵمانی. من شەڕا خۆشحاڵم. سپاس. وڵا سەرەتا مەوێت لەسەر پەیامەکانی سەرۆک باڵ جەلال تاڵەبانی قسە بکەین، بە تایبەتی ینی پەیامەکەی دوێنێک کە سەرەتایی ینی بانگەشەی هەڵبژاردننی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو بە ئامادەبوونی ژمارەیەکی زۆر لە ئاپۆڕای لایەنگر و دۆست و هەواڵانی یەکێتی و غەیرە یەکێتیش کە لە سلێمانی بانگەشە دەستی پێکرد. بینیمان ینی پەیامەکەی سەرۆک باوڵ پەیامێکی ڕوون ڕاشکاو زۆرێک لە چاودێرانڵەن توندیش بوو. خوێندنەوە بۆ پەیامە چیە؟ بەڵێ. ئەوەی کە من ئەمەوێ پێش هەموو شتێک ئاماژەی پێ بم ئەوەیە کەوا ئێمە شۆڕشێکمان دەست پێ کردووە، شۆڕشی چاکسازی دژ بە گەندەڵی و ئەم شۆڕشە چەند ساڵێکە لە ناویەکێتی دەست پێکراوە بەداخەوە ئەبێ بیڵم هەروەکو سەرۆک باڵ ئەڵێ گەندەڵی ڤایرۆسێکە ڕۆشتۆتە هەموو دام و دەستگاکانی حکوومەتەوە، تەنانەت ئۆرگانەکانی حیزبیش لەو گەندەڵیە بێبەشی نەبوونە لە نەخۆشی ئەو ڤایرۆسە بێبەش نەبوونە. بۆیە قورسترین شۆڕش هەمیشە کە ئەوترێت شۆڕشی چاکسازیە و ئەم شۆڕشی چاکسازیە بێگومان بە یەک جار بە یەک هەنگاو ناکرێ، بەڵکو بە چەند ساڵێکی پێویستە بۆی تۆ بتوانی و ڕوبەڕووبەرنەوەی زۆری توش ئەبێت لە هەموو لایەکەوە. کووتمان گەندەڵی ڤایرۆسێکە چۆتە ناو هەموو دام و دەستگاکانی حکوومەتەوە، هەموو جونگەکانی گرتوتەوە بۆی بتوانی بەرەنگاری ئەو نەخۆشیە بیتەوە و بەرەنگاری ئەو ڤایرۆسە بیتەوە. بێگومان شۆڕشێکی درێژخایەنە پێویستە، بەڵام یەکێتی دەستی یاوەتە ئەو شۆڕشە و ئەو چاکسازیە لە ناو حیزبەوە دەستی پێکردووە. وەکو بینیمان چەندەها هەنگاوی ناوە بۆ ئەوە بەشێکی لە میدیایە بڵاو بۆتەوە، بەشێکی زۆری دوور لە چاوی میدیاوە ئاڵوگۆڕ کراوە، هەنگاونراوە، چاکسازی کراوە لە ناو ئۆرگانەکانی حیزبە. بەڵام وەکو سەرۆک باڵیش تا ئێستا چەند جارێک ئیشارەتی پێیاوە کەوا بەردەوام ئەبێت لە چاکسازی لە ناو حیزب و هەروەها لەم دەڤەرە و دواتر بۆ هەموو هەرێمی کوردستان. بۆ ئەوەی ئێمە ئەم چاکسازیە، ئەم شۆڕشی چاکسازیە بتوانین پەرە پێبین و بتوانین بیگەێنینە هەموو پارێزگاکانی تریش، بێگومان دەنگێکی زۆرمان پێویستە، کورسێکی زۆرمان پێویستە لە پەرلەمانی کوردستان. من وەکو تەجروبەی خۆم کە ئەمەوێ بیڵێم چ لە بەغدا و چ لە هەرێمی کوردستان تا ئێستا چەندەها جار پرۆژەمان نردووە بۆ پەرلەمانی کوردستان، بۆ فراکسیۆنی سەوز نەیانتوانیەوە بیخەنە بەرنامەی کارەوە لەبەرەوەی دژی زۆر بووە. هەر پرۆژەیەک لەلایەن یەکێتیەوە ڕۆشت بێت کە بێگومان پرۆژەکان هەمووی لە بەرژەوەندی هاوڵاتیان بوون نەخراوەتە بەرنامەی کارەوە. لەبەر زەعیفی یەکێتی نەبووە دڵنیان وانە؟ تۆ بێگومان لە پەرلەمانە پێویستەکە واژووی کافیت هەبێ بۆی بتوانانی بخیتە بەرنامەی کارەوە کە خستیشتە بەرنامەی کارەوە ئەبێ دەنگ بێنێ ئەو پرۆژەیە بۆی بچێ ببێ بە یاسا بۆ پرۆژە یاسا و بچێتە بواری جێبەجێکردنەوە. هەمیشە لایەنی پارتی دژبەوە بۆ ئێمە پرۆژەی بیمەی تەندروستیمان نردووە بۆ پەرلەمان نایانهێشتە بچێتە بەرنامەی کارەوە، پرۆژەی بیمەی کۆمەڵایەتیمان نردووە بۆ پەرلەمان نایانهێشتە بچێتە بەرنامەی کارەوە. چەندەها جار هەوڵمانیاوە یاساکانی شەهیدان هەموار بکەینەوە
ڕێگەیان نەداوە نیان هێشتۆ ڕێگری کراولەوە ئەمانە هەمووی بۆ ئەوە گەڕاوەتەوە کە بەداخەوە بێ بەو ترێکێ یەکێتی بە ئەندازەی کافی کورسی پەرلەمانی نەبووە بەڵام ئێستا هەلێک هاتۆتە پێشەوە هەروەکو هەواڵ باڵ وتی ئێمە ئاڵگۆڕمان بەسەر یاسایی هەڵبژاردنە هێناوە ئێمە توانیمان کەوا کۆتاکانی کە لە دەرەوەی یاسابوون لە دەرەوەی ئەو سەد کورسیە بوون بیگەڕێنینەوە بە شێوازێک ڕێکی بخینەوە کە لە بەرژەوەندی ئێمە ناڵین کەمینەکان بەڵام لە بەرژەوەندی نەتەوەکانی ترابێ لە بەرژەوەندی خوشکوبرایانمان لە تورکمان لە ئاشوری لە کندا پێکاوەتە جیاوازەکان بێ ئێمە توانیمانە ئەوە بکەین توانیمانە یەک بازنەی نەهێڵین بیکەین بە چوار بازنەیی کەوە ئەمە زیاتر دیموکراسیە یەکێک کە لە هەڵەبجەیە کاندیدی خۆی نوێنەری خۆی ڕاستەقینەی خۆی هەڵببژێرێ یەکێک کە لە کفریە نوێنەری خۆی هەڵببژێرێ نەک بەڵەنگی یەکێک لە بادینانەوە خەڵکێکی تر دەربچێنرێ ئەمانە هەمووی کە کراون هەلێک هاتۆتە پێشەوە کە ئەتوانین ئەو هاوسەنگی کە ئێمە ئەمانەوێ بیگەڕێنینەوە ئەو پرۆژانەی ئەو بەرنامانەی کە هەمانە بۆ هەموو سێکتەرەکان وەکو بە کورتی ئاماژەم پۆیە چی لە بواری شەهیدان تەندروستی خوێندنی باڵا ئەمانە ئەم سێکتەرانە بۆ هەمووی ئێمە پرۆژە یاسامان هەبوو نردوومانە و نیان هێشتۆ جێبێ باشە ئێستا ئەو پرۆژە یاسایانە ئەتوانین بێگومان لە پەرلەمانە تەحالوفاتی پێویستە بێگومان بەڵام ئەمانە هەمووی کاتێک ئەتوانی بیکەی کە کورسی زیاترە هەبێ بەنگی زیاتر بەدەستبێنی متمانەی خەڵکی بەدەستبێنی و ئێمە لەو بڕواایەن کەوا ئێستا خەڵکی گەشتۆتە ئاستی هوشیاریەک کەوا ئەزانێت کێ ئەتوانێ چه حزب و لایەنێک نوێنەری ڕاستەقینەی بێت و لە بەرژەوەندی میلەتەکەی ئیش بکات و هەنگاو بنێ کەواتە هەر لە ڕوانگەی ئەو ئالانگاری و کێشانی کە جەنابەت ئاماژەت پێداوەکو لە پێشتریش لە پەیامەکەی سەرۆک باڤڵای ئێمە جومان لێ بۆ چەند جارێک ینی ئەم ڕێگریانە نەماوە ئێستا ئەرزیەتەکە فراهەم کراوە بووی کە هەڵبژاردنیشی پاک و بێگرد و دوور لە دەستێوەردان و بە سەرپەرشتی کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق کە ئەمەش بێلایەنیە و ئەم چواربازنەیەش کە خۆی دەرفەتە بۆ هەموو حیزبەکان کە حەجم و قەواری ڕاستەقینەی خۆیان بزانن وەروها نەمانی ئەم کۆتایانە بە دیاریکراوی کە چۆتەوە سەر سەد کورسیەکە ئەرزیەتەکەی فراهەم کردو بووی کە هەموو لایەنەکان بتوانن دەنگی ڕاستەقینەی خۆیان بەدەست بێنن لەم سۆنگەیەوە ینی سەرۆک باوڵ داوا ئەکات لە غەیری یەکێتیەکانیش کە بچنە سەر سندوقەکانی دەنگدان چکە دوێنێ ژووتێ وتی تەنها چل خولەکمان بنێ ئەو کاتە خۆتان ببینن ئێمە لە داهاتووە چه حکومڕانیەکتان بۆ دەستەبەرەکەین لە هەرێمی کوردستانە کەواتەم پەیامە لە خۆ نەهاتوو خاتو بڵێسە وایە بێگومان وایە هیوادارم کەوا خەڵکی بای ئەوەنە تەقیمیان هەبێ و هەڵسەنگاندنیان هەبێ بۆ حیزبەکان و خوێندنەوەیان هەبێ و ئەم جارە قەدەری 4 ساڵی ئایندەی خۆیان هەروە نەیەنە دەستی قەدەرەوە بەشێکی زۆر هەیە ئەڵێن ئێمە ناچین بۆ دەنگدان و بڕواان بە دەنگدانیە ئێمە پێیان ئەڵێن دەنگدانی ئەم جارە جیاواز ئەبێ یەکێتی ئەم جارە بە شێوازێکی ترکار ئەکا لە پەرلەمانە و بێگومان من ئێستا ئەبێ ئاماژە بەوەش بمکەوە چەند مانگێک دوای هەڵبژاردننی کوردستان هەڵبژاردننی بەغدایە کە بە هەمان شێوە زۆر گرنگە من خۆم لە بەغدا بووم و ئەتوانم لە هینی خۆمەوە بیڵێم تەجروبەی خۆمەوە لەوێکەوە هەر جارێک کە ویستی بێتمان هەنگاوێک بنین لە بەرژەوەندی هەرێمە گەر بەرژەوەندی پارتیتیانە بوو بێ چۆن دژایەتی کراوین ئەو هەموو ساڵە لەوێ هەوڵمانیا پارێزگاری کەرکوو کە بە وەکالەت دانرابوو لای دەین و پارێزگارێکی کووردا بنین هەمیشە دژمانە وەستانەوە وەنانەیەش ڕێگری ئەکرا شۆڤێنێکی لەوێ بووکەوە تعریبی بەردەوام ئەکرد لەوێ ئەمە یەکێتی سیاسەتی میان ڕەوانەی یەکێتی نەک تەنها بۆ هەرێم بەڵکو بۆ بەغداش زۆر گرنگە بەڵام بێگومان هەنگاوی یەکەم ستێپی یەکەم ئەبێ لە هەرێمی کوردستان و لە پەرلەمانی کوردستانەوە بێ ئێمە بڕوامان بە خەباتی پەرلەمانی هەیە و ئەم شۆڕشی چاکسازی کە دەستمانیاوەتێ ئەبێ لە پەرلەمانەوە درێژەی پێبین چەند وەزیر تا ئێستا توانراوە بانگەشتی پەرلەمان بکرێت و ئستیجواب بکرێت لێ پرسیینەوەی لێ بکرێت چەند وەزیر توانراوە لا بدرێت لەسەر کارەکەی من دیعاە بۆ عێراق ناکەم بەڵام پەرلەمانی عێراق بەو هەموو گەندڵی کە هەیەی هەمیشە لە ئستیجوابی وەزیرەکانە چەنەها وەزیر لادراوە بە وەزیری پارتیشەوە کە لایەندا لەسەر گەندڵی ئەمە ئێمە ئەبێ ئەمە بگەڕێنینەوە بۆ هەرێمی کوردستان ئەبێ ئەم ینی شکۆیە بگەڕێنیتەوە بۆ مؤسساتەکانی هەرێمی کوردستان کە یوش پەرلەمانە بەڕاستی پەرلەمان ینی دەستگایەکە بۆ یاسادانان و چاودێری بەسەر هەموو بابەتەکانی دیکەوە کە تۆ ئەم چاودێری و لێ وەرگرتەوە کۆی جەنابتەڵی ینی کەواتە بێبەهایە کەواتە یەکێتی ینی ئەتوانین بڵین ڕوئیای بۆ
حکوومەتی داهاتوە بۆ پەرلەمانی داهاتوو هەیە لە پەرلەمانە یەکێتی دیارە چەند جارێکی جەمەجۆمان لێوێت لە زاری سەرۆک باڤڵ و بەرپرسانی باڵای دیکە وەکو جەنابتان وانی دیکە کە ئێستا خۆیان کاندید کردو بۆ خولی شەشەمی پەرلەمانی کوردستان دەڵێن ئێمە دەمانەوێت یاسا و دەستورمان هەبێت لە هەرێمی کوردستان کە چەندین ساڵ ئێمە پێوەی دەناڵێنین کە ئەم دەستورە نەبووە نەتوانراوە یاساکان وەکو ینی خۆی جێبەجێ بکرێ یاخود دەربکرێت لە پەرلەمانی کوردستانە یەکێتی بۆ ئەمە چیەکات و لە داهاتووە دەیەوێت ئەم دەستورە بچەسپێنێت لە هەرێمی کوردستان ئەگە زۆرینێکی پەرلەمانی هەبوو بێگومان بکوتم ئێمە هەر لە بیدایەتەوە بڕوای تەوامان بە پەرلەمان هەیە و بە دەسەڵاتی پەرلەمانی هەیە دەسەڵاتی دادوەری هەیە و ئەمانەوێت ئەم دەسەڵاتانە لە دەستورە بچەسپێنرێ ئێمە وەکو هەڤاڵ بافڵ دوێنێ ئیشارەتی پێەیە لەم هەموو ساڵی کە حکومڕانی هەیە 7 ساڵی حکومڕانی لە لای پارتی دیموکراتی کوردستان بووە تەنیا 2 ساڵ لە لای یەکێتی بووە و گەر تەقیم هەبێ گەر هاوڵاتیان تەقیمیان هەبێ کە هیوادارم ئەو تەقیمە هەبێ ئەو 2 ساڵی کە سەرۆک وەزیران لە لای یەکێتی بوو چ بوژانەوەیەک بوو بۆ ئەم هەرێمە یەکەم جار بوو کە بووجە بچێتە پەرلەمانەوە لە پەرلەمانەوە تەزدیق بکرێ هەر پارێزگایەک بوجەکەی چەنە و پرۆژەکانی کە بۆی دیاری ئەکرێت چۆنە و چەنە لە پەرلەمانەوە دیاری ئەکرێت بە 2 ساڵە بوجەمانە بووە تەنها ئەو 2 ساڵە بوو کە بوجە چۆ پەرلەمانەوە و لە پەرلەمانەوە تەزدیق کرا خوێندنەوەی بۆ کرا هەر پارێزگارێک و پارێزگایەک و چەندێک بوجەی بۆ تەرخانەکرێ پرۆژەکان چین وەزارەتەکان پلانی پێشوەختی خۆیان ئەنارد بۆ پەرلەمان تەنیا ئەو کاتە بوو لە دوای ئەو هەموو پێشینەیە وڵات مەچۆ دوجارە سەردوایەوە ئەو هەموو پێشینەیە کە هەر لەو 2 ساڵی حکومڕانی یەکێتی نیشتیمانی کوردستانە ینی پێشینەی هاوسەرگیری خانوبەرە تواناسازی بێگومان سێمانەمووی دەستکەوتی گەورە بووە بڵێ ئەمە ئەوەیە کە ئێمە ئەمانەیە بە هاوڵاتیانی بڵین گەر شەفافیەت هەبێ و گەر پەرلەمانێکی کارا هەبێ ئەو داهاتی لەم هەرێمە هەیە لەوانەیە بە ئەندازەی کافی بەو شێوەی کە ئەمانەوێ نەبێ بەڵام بەشی هەمووی ئەکا ئەتوانین چاکسازی بکەین ئەتوانین موچەدا بەشکەین ئەتوانین بوژانەوە ینی هەرێم ببوژێتەوە بە شێوازێکی تر وەکە ئەڵین هەرێم بێگومان هەرێم تێکرا نەک ئێمە بین و حسار بخێنە سەر پارێزگایەک و پارێزگایەکی تر ببوژێنینەوە بڵێن ئەوە تا ئەمە دەستکەوتی ئەم حکوومەتەیە ئێمە هەموو هەرێم بە یەک چاوسەیرەکەین لە زاخۆ هەتاوەکو کفری خۆمان بە بەرپرسیارە زانین لی و کە ئەمانەوێت چاکسازی بکەین بێگومان لە هەموو جونگەکانە لە هەموو دام و دەستگاکانە و ئەمەی کە ئێستا پارتی ئیدعای بۆکە کە ئەڵێ یەکێتی داوای هاوسەنگی ئەکا و ئەوێ بگەڕێتەوە بۆ 50 جاران ئەوە ئێمە بووین کە ئیتیفاقی استراتیژیمان هەڵوەشانەوە ئەو بڕیاری سەرکردایەتی یەکێتی بوو کە ئەو ئیتیفاقی هەڵوەشانەوە لە کاتێکە پارتی زۆر پێداگیریە کرد کە بەو شێوەیە بەردەوام بێ ئێمە بڕوامان بەوە بوو کە نەخێر حەزبی تریش هەیە ئەو کات گۆڕان دروست بوو لایەنی تر دروست بوون و ئێمە لەو بڕواایە بووین کە ئەبێ حکوومەتێکی بن کە فراوان بێ هەموو حزبەکانتیایە بەشدار بن و ئیتیفاقی استراتیژیمان هەڵوەشانەوە ساڵی ئایندە ینی بەرنامەتان نییە 50 جێبەجێ بکەن جارێکی شێوەیە بۆ ئەوە بڕیاری سەرکردایەتی یەکێتی بوو کە ئەو ئیتیفاقی هەڵوەشانەوە بێگومان بۆ فترەیەکی زەمەنی کە تەنیا ئەو 2 حیزبە لە ساحەی لە گۆڕەپانی سیاسیا بوون ئەکرا پەیڕەو بکرێ بەڵام لە دوای ئەوە ئێمە لەو بڕواایە بووینکەوە ئەبێ حیزبەکانی تریش هەمووی بەشداریان پێ بکرێت لە حکوومەتە و حکوومەتێکی بنکە فراوان بێ و بەرنامە و نەهجی حکوومەت هی هەموو لاکان بێ هەمووی خۆی بە بەرپرسیار بزانێ لەو بەرنامەیە ئەوەی کە ئێستا زۆر جار ئەوترێ ئەمێ ئەوەش ئاماژەی پێ بەمکەوە زۆر جار لێرە و لەوێ پێمانەڵێن خۆ ئێوەش لە حکوومەتن ئێوەش لە دەسەڵاتان ئەم قسەیە زۆرەکرێ بەڵێ وایە ئێمە چوینە ئەم حکوومەتەوە بەشدار بووین لەم حکوومەتە بە بەرنامە و استراتیژێتی یەکێتی واتە حکوومەت تێکرا لەگەڵ لایەنەکانی تری کە لە حکوومەتە بەشدارن گۆڕانە سۆشیالیستە هەموو حەزبەکانی ترە بەرنامەیەک داڕێژرا خۆتان ئەگەر بیرتان بێ 5 ساڵ پێش ئێستا کە حکوومەت تشکیل بوو زۆری خایەن تا حکوومەت تشکیل بوو بۆ ئەوە بوو کەوا هەموو لایەنەکان ئەیان وست بەرنامە و دیدگای خۆیان لەو بەرنامەی حکوومیەیە بچەسپێنن بە یەکێتیشەوە بەڵام بەداخەوە ئەو بەرنامەیە بۆ شێوەیە پەیڕەو نەکرا جێبەجێ نەکرا و تەنیا ئەتوانم بڵێم بەرنامەی پارتی و دیدگای پارتی جێبەجێکرا لێرە ئەمێنێتەوە بەڵێ لێرە پرسیارەکە ینی ئەمێنێتەوە ئایا من واز بێنمەوە بکشێمەوە لەو حکوومەتێک کە بە ڕەنجی من دروست بووە کە بە ڕەنجی بە خوێنی شەهیدی من دروست بووە بە خەباتی یەکێتی دروست بووە یاخود لەوێ بمێنمەوە و پێداگیری بکەم
و چۆنەڵی لەسەر دڵیان بم و بەجێی نەهێڵم. ناخۆ قسەکەش ئەوەیە ینی هەروەکو چۆن ئاماژەت پێدا جەناب لە ماوەی 2 ساڵی حکومڕانی ینی یەکێتیە کاتێک کە دەسەڵاتی هەبوو کۆمەڵێک ینی دەستکەوتی گەورەی بۆ خەڵکی کوردستان و کابینەکە هەبوو هەر لەو فترێشە ینی تۆ دەبینیت کە یەکێتی زۆر جاریانی ئالنگاری و کێشەی بۆ دروستەکرێت تیمی یەکێتی زۆر جاریانی چۆنەڵی بەرنامە و پرۆگرامەکانیان چۆنەڵی وەلا دەخرێن یاخود تیمە پەرلەمانەکەی بامانشەوە بەڵام خۆیمە بینیمان ینی لە سەردەمی کاقوبات کاتێک کە جێگرە بزانە چەندی دەستکەوت هەبوو بۆ حکوومەتی هەرێمی کوردستانەوە بۆ خەڵکی هەرێمی کوردستان بە تایبەتی ئەمە بیرمان نەچێ مەسەلەی ینی بایۆمەتری مەسەلەی موچە خۆران کە دەکرێتە سیستمێکی بایۆمەتری کۆمپیوتەری ئەمەمووی دەستکەوتی بەڕێز قوبات تاڵەبانی جێگری سەرگۆ زیرانە کە بە هەوڵی و پشتیوانی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو کەواتەی یەکێتی دەسەوەسان نەبووە. بێگومان ئەگەسەی دیشکەین ئەو وەزارەتانی کە ئێستاشی پێوە بێ کە لە لای یەکێتین لە لای وەزیرەکانی یەکێتین لەگەڵ ئەوەی ئەو هەموو ئاسنگریان بۆ دروستەکرێ ئەو هەموو کێشەیان بۆ دروستەکرێ و دەسەڵاتێکی ئەو تۆیان نەدراوەتە لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە بەڵام لەگەڵ ئەوەشە باشترینی وەزارەتەکانن و کەمترین گلەیی لەو وەزارەتانە هەیە کە وەزیرەکانیان یەکێتین و زۆرترین گلەیی لەو وەزارەتانن ئەو وەزارەتە سیادیانن کە لە لای پارتی دیموکراتی کوردستان و لایەنی ترن ئەمەش هیوادارم کەوا خەڵکی تەقیمیان بۆ ئەمەش هەبێت کەوا گەر هات و یەکێتی ئەو وەزارەتە ڕئیسیانە بگرێتە دەست بێگومان سیاسەتەکەی بە شێوازێکی تر ئەبێ وەکوتم ئێمە شۆڕشێکی چاکسازیمان بەرپا کردووە لە ناو حیزبەوە ئەم شۆڕشەمان دەست پێ کردووە بۆ دەڤەرەکەی خۆمان و ئەمانەی بیگوێزینەوە بۆ هەموو هەرێم و بۆ ئەوەش پێویستمان بە متمانەی نەکتەنها یەکێتیەکانە پێویستمان بە متمانەی غەیری یەکێتیەکانیشە پێویستمان بە متمانەی ئەوانەیە کە لایەنی تریان تاقی کردەوە و بینینیان دەرەنجامەکەی چۆن بوو حیزبەکانی تریان تاقی کردەوە و کە یەکێتی لاواز بوو لە حکوومەت بینیان کە چ زەرەرێک بەم هەرێمە گەیشت بۆ مەسلەی تەقیمکردن حەز ئەەکەم کەوە ئێمە بە گشتگیری باسی ئەمە نەکەین حەزەکەم مەلەف بە مەلەف ئێمە باسیکەین مەلەفی ئەمنی بۆ نمونە ئەم حکوومەتە چی کردووە لە بواری ئەمنیەتە ئێوە تا ئەبینین هەموو حکوومەت ئەبێ خۆی بە بەرپرس بزانێ لە هەموو هەرێم واتە ئەگەر بڵێ وەڵا سلێمانی کێشەی زۆرە و هەموو ڕۆژێ درۆن قەسفەکرێ خەتای حکوومەتە چونکە حکوومەت نەیتوانیوە ئەوە ڕێگری بکالەوە جیاکارانی کە دەیکا حکوومەت بێگومان مەلەفی ئەمنی سەیرەکی ئەوەتە تۆ نیوەی زیاتری بادینانە لە دەستیاوە هەمووی لەشکرکێشی تورکیا هاتۆتە ژوورەوە و لە هەموو شوێنێک سەیتەڕێیان داناوە مەقەڕیان دروست کردووە داوای هەویە لە خەڵک ئەکەن ئەمە مەلەفی ئەمنی ئەگەر سەیریکەین تەمەشاکەی مەلەفێکی زۆر پڕ لە کێشە و تا بڵی خراپ ئیدارە دراوە ئەگەر بێت و مەلەفی پەیوەندیەکانمان بۆ نمونە پەیوەندی نێو دەوڵەتیەکانمان سیرکەین ئێمە هەرێم کاتێک چەقی بڵێن چەقی پەیوەندیەکانی هەموو وڵاتان بوو لەگەڵ عێراقا هەر کەسێک باتایە بۆ عێراق پێشترها بۆ هەرێمی کوردستان دواتر ئەچوو بۆ عێراق بەڵام ئەبینین ئێستا کەمترین سەردان ئەکرێ بۆ هەرێمی کوردستان کەمترین تەواجودمان هەیە لە گۆڕەپانی نێودەوڵەتیە ئەمە هەمووی ئەم سیاسەتە هەڵەیە وای کردووە هەموو وڵاتان نەردەی خۆیانیان هەیە کە راپۆرتیان بۆ ئەنووسن واقعی هەرێمیان بۆ باس ئەکەن بەمە ئەم پەیوەندیە تایەت لاواستر بووە ئێمە ئەو پایە بەرزەی کە هەمان بوو کە هەرێمێکی دیموکراسین کە هەرێمێکین ئەتوانین ببینەمای کۆنتاکت لە بینی هەموو لایەنەکانە کەوا هەموو لایەنەکان لەسەر مێزێک کۆ بکەینەوە بۆ گفتوگۆ ئێمە بووین کەوا بەرگریمان ئەکرد لە ئینسانیەت لە دژی داعش لەوەوە ئێمە وانەوە هێنراین لە میدیا جیهانیەکانە کەوا کورد وە پێشمەرگە داکۆکی ئەکات لە بەها ئینسانیەکان مرۆڤایەتیەکان لەمە لەوەوە هاتوینەتە سەر ئەوەی کەوا ئێستا هیچ تەواجودێکمان نییە کوردستان گلەیەوە کە دەڵێ بەغا هۆکارە بووی کە هەرێمی کوردستان لاواز دەکات پەیوەندی نێودەوڵەتەکانی بچڕێنێت ناهێڵێت سەردانی بەرپرسە باڵەکانی وڵاتانی هێرەمایەتی و دەرەوە سەردانی هەرێمی کوردستان بکەن کەواتە ئەمە عەکسەکەیەتی کە ڕاستە جەنابە داماژەی پێدی ئەمەش یەکێکی ترە لەو مەلەفانە پەیوەندی هەرێمی کوردستان و بەغدا ئێمە تەماشاکەین هەرێمی کوردستان زۆر جار ئەبوو بە محور لە بینی لایەنە لێکتێنە گەشتووەکان یا دژەکانی بەغدا و ئاهاتن لە هەولێریەکیان ئەبینی و لەگەڵ حکوومەتی کوردستان کە ئەبوو بە وەسیط لە بینیانە دائەنیشتن حیزبە کوردیەکان لە بینیانە دائەنیشتن بەڵام خراپ ئیدارەدانی ئەو مەلەفە پەیوەندیەکانی ئێمە و بەغدا بەو شێوازە
ناسیاسیە نادیپلۆماسیانەی کە هەیە وای کردووەکەوە ئێستا عێراق بە تەواوەتی لە هەوڵی ئەوەیە کە پەیوەندی خۆی لەگەڵ هەرێما بپچڕێنێ و ئێمە لە جێتی ئەوەی شەڕی خاک بکەین شەڕی نەتەوە بکەین شەڕی ئەو هەموو شەهیدەی کە هەمانە کە قەرەبوو بکرێنەوە ئەو هەموو زەرەرەی کە دراوە قەرەبوو بکرێنەوە لە جێتی ئەوەی شەڕی ئەوە بکەین شەڕی ئێمە هەمووی بۆ بە شەڕی بوجە و موچە ئەمە هەمووی لە خراپ ئیدارەدانی ئەو مەلەفەوەیەت لە لاوازی هەرێمەوەیەت ئەمە هەمووی حکوومەتی هەرێمی کوردستانە کە لە لای پارتی دیموکراتی کوردستانە وای کردو ئەم مەلەفانە هەمووی بەو شێوازە هەڵەیە بەو تاکڕەویە ئیدارە بدرێ و ئیدارەدانەکانی بەو شێوازە هەڵە بووە بینە سەر مەلەفی پەیوەندیەکانی ناوخۆی هەرێم لایەنە سیاسیەکان ئەبینی هەموو حزبەکانی کە تەنانەت لە حکوومەتان هەمووی دژی پارتی دیموکراتی کوردستانن بەشی هەرە زۆری حزبەکان هەمویان پەیوەندیەکی ناتەندروستیان هەیە کە ئەمە ئەکرێ ئێمە دیدگای جیاوازمان هەبێ ئەکرێ ناکۆک بین ئەکرێ بەڵام ناکرێ پەیوەندیمان لەو ئاستە خراپەیە بێ باشەمە بۆ تاگڕەوی و قۆڕخکاریەکانی پارتی دیموکراتی کوردستان دەگەڕێتەوە یان چی دیکە هەیە بێگومان هەمووی ئەگەڕێتەوە بۆ ئەو شێوازی حکومڕانیە خۆسەپێنەی کە پارتی دیموکراتی کوردستان پەیڕەویەکە وەکوتم ئەگەر بێجگە ئەمە مەلەفی خزمەتگوزاری ئێمە وەلاوە بنین مەلەفی خزمەتگوزاری هەمومان ئەزانین کە لە چه ئاستێکایە لە هەموو ڕوویەکەوە بەس ئەم مەلەفانە ئەگەر بێت و بە دیقەت دیراسی بکەین وەکوتم پەیوەندیەکانی ئێمە و بەغدایە پەیوەندیەکانی خودی ناوخۆی هەرێمە پەیوەندیەکانی هەرێم و وڵاتانی دەرەوەیە مەلەفی ئەمنیە مەلەفی ئابووریە مەلەفی خاکە ئێمە لە هەموو ئەم مەلەفانەیە لە هەموو ئەمانەیە پاشەکشەیەکی ئەجگار زۆرمان کردووە و زۆ خراپ ئیدارە دراوە و وەکوتم ئێمە کە ئەڵێن هاوسەنگی مەبەستمان گەڕانەوەی هاوسەنگیە بۆ هەموو ئەو مەلەفانە تاک بە تاکی ئەو مەلەفانە ئێمە بێ ئیشی تیا بکەین دیدگای یەکێتی تیاابێ و استراتیژیەتی ساز و ئامادەیە و بەرنمەیەشی پتەوی داڕشتووە لە ماوەی ئەو چەند ساڵەی کە هەرێمی کوردستان بۆ ئاقارەدا براوە و پەیوەندیەکان و ئاستە دیبلۆماسیەکان و خزمەتگوزاریەکان و باری ئابووری و جیاکاری نێوان ینی پارێزگاکان و ناوچەیەک بۆ ناوچەیەکی دیکە لە هەرێمی کوردستان یەکێتی کە دەڵێ ئێمە ئامادەین و کە دەڵێت دەنگمان پێ بدەن ینی زۆر کە زەڵێ دیارە یەشێتی سوورە لەسەرەوەی کە یاخود چۆنەڵی دڵمۆتمەینە لەوەی کە کورسیشی باشەیەنێت و لە ئاستی ینی چۆنەڵی خوێندنەوەکانی خۆیان بێ بۆ حکومڕانی و هەروەها لایەنی پەرلەمانی لە هەرێمی کوردستانە ئێوەکو یەشێتی ئەنی ئەتوانن ئەم ئاستە بەرزەی خۆتان لە هەڵبژاردی داهاتووە بخەنە ڕوو بۆ هەموو خەڵکی کوردستان لەبەرەوە خۆتان ساز و ئامادەکرد و بەرنامەکانیشتان ئیعلانەکەن بۆ خەڵک بۆ شێوازە ئێمە بەردەوامە بین لە خەباتکردن و بەردەوامە بین لەوەی کەوا متمانەی هاوڵاتیان بەدەستبێنین بۆ بەڵێ لەو بڕواایان کەوا ئێستا هاوڵاتی هەرێمی کوردستان تێکرا لەو ئاستەیە کە بتوانێت تەقیمی هەموو جمگەکان بکات تەقیمی بۆ هەموو مەلەفەکان هەبێ ئەمە لەلایەک و لەلایەکی تریشەوە ببینێت کە یەکێتی ئێستا جیاواز کار ئەکا یەکێتیەکەی پێشوونیە ئەبێ ئێمە ئەوە بڵێنکەوە ئێمە هەمیشە هەمیشە هەوڵمانیاوەکەوە هەرێم بپارێزین زۆر کات زۆر شت هەبووە زۆر مەلەف زۆر قەزیە زۆر بابەت هەبووەکەوە ئێمە پێداگریەکی ئەوتۆمان لەسەری نەکردووە لە حرسمان بۆ پاراستنی هەرێمی کوردستان لەبەرەوەی وتومانە ئەگەر ئێمە لەسەر ئەم مەلەفە لەسەر ئەم بابەتە پێداگری بکەین و بگاتە ئاستی لێکترازان بۆ هەرێمەکەمان باش بۆ ئایندەوە نابنێەوە ئێستا گەشتوینەتە ئەو قەناعاتیکەوە ئەبێت هەندێک هیچ کات وەکو سەرۆک باڤڵوتی بە کەس نەڵێن ئیتر ئەزبەنی و سیاست و ڕۆیای یەکێتی بە تەواوەتی بخەینە بەرچاوی هەمووان و هیوادارین کەوە بەنێکی ئەوتۆ بێنینکەوە شکۆ بگەڕێنینەوە بۆ پەرلەمان لە پەرلەمانەوە حکمی هەرێمی کوردستان بکەین شێوازی حکومڕانی لە کوردستانە بگۆڕین هەموو چەقی سیاست و چەقی دەسەڵات پەرلەمانی کوردستان بێ کە بریتی ئەبێ لە هەموو حزبەکان تێکرا لەوێەوە پێکەوە حکمی کوردستان بکەین و هەنگاوی داهاتومان بەغداد ئەبێت کە لەوێ بە هەمان شێوە ئەو سیاسەتە خۆسەپێنە هەڵەیەی کە تا ئێستا پەیڕەو کراوە لەوێ بیگۆڕین بەمانە هەنگاو بە هەنگاو وەکوتم ئەو شۆڕشە چاکسازی کە دەستمان پێ کردووە بە یەک جار و بە یەک مانگ و بە یەک ساڵ نابێت بەڵام ئێمە بەردەوامە بین لەسەری و وەکو دوێنێش لە وتارەکەی سەرۆک باڤڵ کە وتی
متمانەمان پێ ببەخشن نیو ساعتمان بنێ ئێمە 4 ساڵ خزمەتتانەکەین بێگومان لە 4 ساڵ زیاتر خزمەتتانەکەین جیاوازیەکان ئەبینن لەم 4 ساڵەیە ئەگەر وا نەبوو بەو شێوەیە نەبوو هەڵبژاردننی تر لە پێشەوەیە ئەتوانن دووبارە سزای یەکێتی بنەوە هەرچەند یەکێتی چەند جارێکیش سزادراوە لەلایەن خەڵکەوە بەڵام یانی چۆنەڵی قوبولی سزاکەی کردەوە بەڕاستی بێگومان ئەوە ئێمە بووین کە بڕوامان بە خەباتی پەرلەمانی و بە هەڵبژاردن هەیە و هەموو حیزبەکانی کە دروستە بن یا ئەوە تا پەنا بۆ پارێزگای سلێمانی ئەهێنن و یەن بۆ ئێرە و بارەگایان لێرە دروستەکەن یا ئەوە تا هەر لێرەوە دروست ئەبن ئەمە بێجگە لە میدیای ئازاد کە هەمووی لێرەوەیە و هەموو بارەگاکانیان لێرەوەیە ڕێکخراوەکان ئێمە هەروە بووین و هەر بەو شێوەیە شەوین لەبەرەوەی متمانەمان بە خۆمان هەیە بڕوامان بەو سیاسەتە هەیە کە پەیڕەوی ئەکەین بڕوامان بەو نەهجەی خۆمان هەیە بڕوامان بەوە هەیە کەوا یەکێتی نیشتیمانی کوردستان تاکە حیزبە کەوا داکۆکی لە هەموو پارچەکانی تری کوردستانی شەکات تێکڕای کوردستان هەروەکو کاک بافڵ وتی یەکێتی نیشتیمانی هەموو کوردستان. هەر ینی بەڕاستی لەسەر پەیامەکانی سەرۆک باڤڵ یەکێکی دیکە لەو خاڵانی کە ئێستا ئەو ئاماژەی بووە کات و بەڕاستی لە سوۆسیال میدیا و لە تۆڕە کۆمەڵایەتەکان ینی زۆرترین هاشتاگ پێگەنراوە بووی کە هەموو دەڵێن پشتیوانتین سەرۆک باڤڵ جەلال تاڵابین تاوان ئەمە خۆ لە خۆڕان نایەت ینی دیارۆکو جەنابەت ئاماژەی پێدێ وەکو زۆرێک لە سەرکردایەتی یەکێتی ئاماژەی پێدەن وەکو کاک باڤڵی سەرۆکی یەکێتی کە ئاماژەی پێدا ینی پشتیوانی خەڵک زۆر گرنگە بۆم قۆناغا و خەڵکی ژوەکو بەڕێزت وتت ڕوونەکردەوە ینی ئێستا واعیە و زانێت چێ مافی بۆ بەدەسێنێ زانێت چێ شەڕی بۆ دەکات بەڵام خاڵی کەم نەمێت کە قسەی لەسەر بکەین مەسەلەی پەیامەکەی سەرۆک باڤڵ هەرچەنە دوێنێش هەر تەشیدی کردەوە ینی سوور لەسەرەوەی کاڵێ یەکێتی نیشتیمانی کوردستان ئێستا لە بەغداد حساب بۆ کراوە و قسەی تەنها یەکێتی ئەخوات بەڕاستی ئەمە پەیامێکی زۆر گرنگە ئەگەر تۆ بیشیکردنەوە و لێکدانەوەی بۆ بکەیت یەکێتی نیشتیمانی کوردستان بۆچی لە ئێستادا لە بەغدا قسەیە ڕوا هۆکارەکان چین یەکێتی دەیەوێت ئەمە بە چه ئاراستەیەک بۆ خزمەتکردنی خەڵکی کوردستان بەکاربێنێ بە حەقەت نەک بۆ بەرژەوەندی شەخسی حیزبی کێشەکانی بەغدا بەجددی مەلەفی بەغدا زۆر ئاڵۆزە و کێشەی ئجگار زۆریتایە و ئەوەی لەوێ نەبوو بێت نازانێت پارتی دیموکراتی کوردستان بە چ نەهجێک وە بە چی سیاسەتێک لەوێ پەیڕەو ئەکات دوور لە هەموو ئەو شتانەی کە ئیدعای بۆ ئەکا دوور لە هەموو ئەوانە یعنی ئەگەر بێت و ئاخر هاوپەیمانی کە دروستی کرد لەگەڵ سەدرریەکانە بێنینە بەرچاوی خۆمان کە هەموو ئامانج لەو ڕێکەوتنە تەنیا ئەوە بوو چەنەها شتی ینی بابەتی تەسلیم بە بەغدا کردبوو چەنەها مەلەفی تەسلیم بە بەغدا کردبوو زۆر شت هەیەکەوە هەر باس نەکرابوو لەو هاوپەیمانیەیە هەمووی لە پێناو ئەوەی کەوە کاک مەسعود بە مەرجعی کورد بناسیێنڕێ و تەنیا ئەو وەربگرن تەنیا لە پێناوی ئەو وشەیە کە بووترێت کاک مەسعود مەرجعی کوردە تەنیا لە پێناوی ئەوە ئامادە بوون هەموو سازشێک بکەن یعنی ئەو ئیتیفاقیەیە بەس ئەو ئیتیفاقیە بێنە بەرچاوی خۆتان و دراسی بکەن ئەبینن کە سیاسەتی پارتی بە چ شێوازێکە بە چ ئاقارێکە بەداخەوە کوتم بەغداش زۆ گرنگەوە یەکێتی نیشتیمانی کوردستانیش لەوێ بەهۆی ئەو هەموو قەیرانەی کە بەسەرمانە هاوە هەموو ئەو بابەتانەی کە کاک بافڵیش دوێنێ ئاماژەی پێەیە ئەمانە هەمووی وای کردبوو کەوا ئێمە لە بەغداش لاواز بین لە ئاستی پێویستانە بین زۆر کات مەکتەب سیاسی کۆنمان بە شێوازێک بوون کەوا بابەتێکە هاتە پێشەوە نەمانەزانی ئێستا ڕۆیای یەکێتی بە چ شێوازێکە یەکێکی وت بەم شێوەیە یەکێکی وت نەخێر بەو شێوەیە و ئێمە لەوێ حای ڕەماین ئێستا ئێمە چی بکەین چۆن تەعامل لەگەڵم بابەتەیە بکەین ئەمە وای کردبوو کەوا یەکێتی بەجددی وەرنەگیرێ وەکو خۆی لەبەرەوەی ئەیانزانی کەوا ئاراستەکان جیاوازن بۆ چوونەکان جیاوازن لە ناو یەکێتیە ئەمە لای حیزبەکان ڕوون بوو بۆیە یەکێتی بەو شێوازە بەجددی وەرناگیرە بەڵام خۆشبەختانە ئابێ بڵێم کەوا ئێستا ئەوەش جیاوازە ئەزانن کە یەکێتی هەمووی یەک ئاراستەیە یەک نەهجە یەک استراتیجیەتەوە یەک بڕیارە بۆیە شێوازی تەعاملکردنیان و بە هەند وەرگرتنی یەکێتی
ئێستا جیاوازە لەگەڵ چەند ساڵی پێشەستا. کەواتە هەر لەبەر ئەوەی ینی کە سەرۆک باوڵە لێ 3 ساڵە یەکێتی نوێ دامەزرا و تا لەم 3 ساڵەیە بزانە دەستکەوتەکانی ببینن کە بۆ خەڵکی کوردستان و ناوچە جێناکۆکانی دەرەوە هەرێمی کوردستان بەدەستێنەوە کەواتە لە جارێککە تاقیمان بکەنەوە وێ بزانن چ کاری گەورەترتان بۆ بەدەستێن کەواتە یەکێتی نوێ ئێستا لەسەر ڕێچکەی یەکگرتووی و چەپکە گوڵەکی سەرۆک مام جەلال کارەکە. یەکێتی هەر بە بۆچوونی من هەر هەمان یەکێتیە بەڵام یەکێتی ئەبێ لەگەڵ سەردەما خۆی بگونجێنێ لەگەڵ سەردەما بڕوە ئێمە ناتوانین بڵین یەکێتی ئێستا یەکێتی سەردەمی شاخە سەردەمی شاخ پێویستی بە شێوازێکی تری سیاست و دیدگا بوو یەکێتی ئێستا پێویستی بە شێوازێکی تری دیدگایە بەڵام ئێمە ڕێبازەکەمان دیارە نەهجەکەمان دیارە استراتیژیەتمان دیارە بۆچوونی یەکێتی دیارە ئێمە حیزبێکی سۆشیال دیموکرات وە چۆن ئەمانەوێ کار بکەین وە چۆن ئەمانەوێ هەنگاو بنین ئەمە ئێستا لە لای هەمووان ڕوونترە وازەحترە بەهۆی ئەوەی کەوە ئەو کێشە و مەشاکیلانەی کە هەبوو لە ناو یەکێتیە نەماون تا حدێکی زۆر نەماون بێگومان هەنگاوی زۆرتری ئەوێ بۆ چاکسازی وەکوتم چاکسازی لە ناو حزبیشە هەرە بێ بەردەوام بێ ئەمە ئەوەشەکە سەرۆک باڤڵ جارێکی تریش لە کۆبوونەوەیەکی تراجەختی لەسەر کردەوە وتی کادرانی حزب هەمووی داوای سزا و پاداشتم لێ ئەەکەن و بۆ لە مەودووە سزا و پاداشت پەیڕەو ئەەکەین کە پەیڕەو کراوە کە پەیڕەو کراوە ئەوەش زۆر گرنگە ئەوەش هەنگاوێکی تری چاکسازی وەکوتم ئەمانە هەمووی وا ئەکا کەوا یەکێتی یەک بڕیار بێ و یەکێتی وردە بەهێز بێتەوە و بچێتەوە ئاستی جارانی خۆی بگرە بەهێزتریش بێت لە گۆڕەپانی نێودەوڵەتی لە عێراق لە ناوچەکە ببێتە محوەر وەکو بینیمان سەرۆکی ئێران هات بۆ سلێمانی سەفیرەکان وردە ڕوو لە سلێمانی ئەکەنەوە پێشووتر ئەوترا سلێمانی زۆر نائارامە و هیچ کەسێک لە سەفیرەکان لەلایەن وڵاتەکانیانەوە پێیان وترا بوو کە نابێ بڕۆن بۆ سلێمانی لەبەرەوەی ئارامیتیانیەوە خەتەری تایە لەسەر ژیانتان ئێستاوە تابینین هەموو ڕۆژێک دەباشان سەفیر و قۆنسڵگەری و وەزیری خارجی و سەرۆک وەزیرانی وڵاتانی تر سەردانی ئەکەن ئەمانە هەمووی نیشانی ئەوەنکەوە سیاسەتی یەکێتی سیاسەتێکی دروستە و ئەم سیاسەتە ئەبێ پەرە پێ بدرێت بەڵام پشتگیری هاوڵاتیان پشتگیری هەواڵانی خۆمان کادرانی خۆمانمان پێویستە بۆی بتوانین بەهێزتر و بەهێزتر بین. زۆر باشە. یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمە تقریبەنەکەم وەکو دوا پرسیار بۆ جەنابەت یەکێتی نیشتیمانی کوردستان دیدگای بۆ هەموو بابەتەکان جیاوازە وەکو جەنابیشتە ئاماژەت پێدا ینی ئەمە دیدگا و ڕویا و استراتیژی کارکردنی یەکێتی نیشتیمانی کوردستانە بە سەرۆکایەتی سەرۆک باڤڵ جەلال تاڵەبانی و سەرجەمەندامانی سەرکردایەتی و مەکتەبی سیاسی و کەوادرەکانی دیکە. یەک چین زۆر گرنگە لە نێو یەکێتی نیشتیمانی کوردستان دەرەوە یەکێتی نیشتیمانی کوردستان چینی گەنجان کە بەڕاستی هەمیشە ئێسێمە دوێنش سەرۆک باڤڵ ئاماژەی پێدا کە کوردستانێکی ئارام و بەبێ جیاوازی و ئاوەدان و خزمەتکردنیان لە بواری ئابووریەوە بەبێ ئەوەی جیاکاری بکرێ ناوچەکانە بۆ دابینەکەین ئەگەر حکوومەتی داهاتوومان پێگەێنا بۆیە گەنج کۆچ نەکات بۆ دەرەوە و ئەو تاقەیە و ئەو زێ لە ناو خۆی هەرێمی کوردستانە ئێمە بتوانین سوودی لێ بینین یەکێتی ڕوئیای چۆنە بەرامبەریان خاتو بڵێسە. بەڵێ بێگومان هەموو چین و توێژەکان بۆ ئێمە گرنگن تەنیا گەنجان نییە ئێمە کەسوکاری شەهیدانمان زۆر لا گرنگە پێشمەرگەدێرینەکانمان زۆر لا گرنگە لە بواری تەندروستی لە هەموو بوارەکانە ئێمە پرۆشۆرمان حازرە و بەرنامەی یەکێتی هەمووی تێدا نووسراوەتەوە بەحکمیەوەی ئەمان جیلی گۆڕانکارین بۆ ئێمە بەسەکەمەوە بێگومان ئێمە کۆمەلگایەکین کۆمەلگای شەرقی ئەوسەط و عێراق و بێگومان کوردستانیش زیاتر لە 160 گەنجن لەبەرەوە ئەبێ دایمەن تۆ خیتابی تۆ و قسەکردنی تۆ و سیاسەتی تۆ بۆ ئەم چینە گرنگەی کۆمەلگاش بێ کە بریتیە لە گەنجەکان. بەرنامەی یەکێتی جاری پێش و هەلیکار بوو بێگومان هەلیکار توانرا هەلیکارێکی زۆر بڕەخسێنڕێت بەڵام لەوەشە دژایەتی کراین لەبەر ئەوەی لە بەرنامە و استراتیژێتی یەکێتیا بوو نەیان ئەهێشت ئێمە ئەوەی کە ئەمانەوێ و ئەو سیاسەتی کە بووستومانیە ئەو پلانەی کە هەمان بوو دامان ڕشت بوو نەیان ئەهێشت جێبەجێکەین وەکو وتمان دەسەڵات لە لای پارتیە وەزارەتی مالیەیە وەزارەتی ناوخۆیە وەزارەتە گرنگەکانە هەمووی لە لای ئەوانن لەبەر ئەوە تۆ ئەگەر بتێوێ خزمەتی گەنجان بکەی مافی خۆیەتی لە دەستوری عێراقیە هاتووەکەوە کارکردن مافە کەواتە بێت تۆ ئەم مافەی بیتێ
مافی کارکردنی بیتێ مافی کارکردنیش بێگومان ناتوانرێت ئەو هەمووە لە حکوومەتا تاعین بکرێ هەلی کاری ئەبێ بۆ بڕەخسێنی ئەمەش لەکردنەوەی معمەل و مەصنع و ئەم شتانەیەت هەرەوەی کە پێشووتریش ئاماژەمان پێکرد لەو 2 ساڵی کە یەکێتی حکومڕان بوو پرۆژەی قەرزی بچووک هەبوو بۆ ئەو کەسانەی کە بەتەمابوون ینی سەرمایەکی بچووکیان پێویست بوو بۆی بزنسێکی خۆیان دابمەزرێنن ئەوەش بەرنامەی یەکێتی بوو کە ئەو کات جێبەجێیەکرا ئەمانە ئەکرێ هەمووی دووبارە بکرێنەوە ئەکرێ هەمووی کە لە بەرنامەی یەکێتیایە ئەمە ئێمە گەنجان بە هەند وەرەگرین و بە توێژێکی گرنگی ئەزانین و کاریان بۆ ئەەکەین لە چەنەها ڕووەوە بۆ بەڵام وەکوتم ئێمە بۆ شەهیدانیش کە سوکاری شەهیدان بە هەمان شێوە ئێمە چەنەها یاسامان هەیە لە حکوومەتە کە ئەبێ هەموار بکرێتەوە کە پێویستی بە هەموارکردنەوە هەیە ئەو معاشەی ئەو موچەی ئێستای کە شەهید هەیەی لە ئاستی بازاڕانیە من ئەمە چەنەها جار دووبارەم کردوێتەوە ئێمە شەهیدمان هەیە بۆ نمونە هاوسەری نەبووە موچەکەی 575,000ەوە شەهیدمان هەیە 2 هاوسەری هەیە 10 مناڵی هەیە بەس هەمان موچەی هەیە حساب بۆ مناڵ بۆ هاوسەر بۆ ئەمە بۆ ئێستای بازار نەکراوە زۆرێک لەو یاسایانە ئەبێ هەموار بکرێتەوە ئێمە کە کورسیمان بەدەستهێنا ئینشاءڵڵا لە پەرلەمانە لەگەڵ کەسوکاری شەهیدانە لەگەڵ ڕێکخراوەکانی شەهیدانە بەرنامەی تایبەت پرۆژەمان ئەبێ بۆ فراکسیۆنی ساوس کە چۆن بتوانین ئەمانە هەموار بکەینەوە چۆن بتوانین یەکەی نیشتەجێبوونیان بۆ دابین بکەین بەڵام بە یاسا ئەکرێ ئەمانە بە بڕیار ناکرێ بەشێک لەوانە بە بڕیار هەیە بەڵام بڕیار ئەکرێ جێبەجێ نەکرێ بەس کە بوو بە یاسا جیاوازە هەلی کار و دامەزراندن ئەبێ بەشێک کۆتا دابنرێ 20% بۆ مناڵ و نەوەی شەهید بێ ئەبێ بە یاسا بکرێ ئەمانە هەمووی پێویستی بە تازەکردنەوە یاسای تازایەوە بە هەموارکردنەوە هەیە هەموو ئەمانە لە بەرنامەی یەکێتیان و چاوەڕوانی ڕۆژی هەڵبژاردنین کە بە یەکێتیەکان و غەیری یەکێتیەکان و هاوڵاتیان تێکرا سندوقەکان سەوز بکەین بۆی ئێمە بتوانین لە 4 ساڵی ئایندەیە شۆڕشی چاکسازی خۆمان بەردەوامی پێبین و خزمەتیان بکەین. خاتو بڵێسە جەبار فەرمانە دامی سەرکردایەتی شێتی نیشتوانی وسان لە بەرنامەی پانۆراما لەگەڵمان بووی زۆر سپاس دەکەم. سپاس بۆ ئێوە بینەران و بیسەرانتان سەرچاومان بەڵێ بینەرانی بەڕێز ئەڵقێم شەوی بارۆنەرا پێشەش کرا تا بێگەشتنەوەشی دیکە ماڵتان ناوە خواتان لەگەڵ.